هەرچەندە بە پێی نووسراوی سەر تابلۆی نەخۆشخانەکە ئەم بنکە خزمەتگوزاریە حکوومیە 24 کاتژمێر لە پێشوازی نەخۆشەکانیدایە، بەڵام دوای هاتنی داعش بۆ عێراق و قەیرانی دارایی و پەیڕەوکردنی سیستەمی پاشەکەوت، کارمەندانی تەندروستی ئەم بنکە تەندروستی ناچار کردووە تەنها چەند کاتژمێرێک خزمەت پێشکەشی دانیشتووانی ناحیەی مەیدان بکەن. دانیشتوانی ناحیەکە دەڵێن لە ئەگەری هەر ڕووداوێکی لە ناکەو و نەخوازراودا ناچارن ڕوو لە قەزای دەربەندیخان یاخود ئیداری گەرمیان بکەن و زۆر کات بەهۆی دووری ڕێگاکەوە ژیانی نەخۆشەکانیان دەکەوێتە مەترسیەوە. کەرتی تەندروستی مەیدان ناحیەی مەیدان لە 24 ساعتیان نییە بڵین کە بەردەوام 24 ساعت هەبێ، تقریبا لە ساعات 8 و 9 بەیانی هەتا دوی پاژنی مەڕۆ دەوامەکرێ. اینجا دوای لە کەموکوتی دەرمانەکان لە ڕاستیە زۆر جارێک ئەڕۆی دەرمانوشی وای لێ نییە بڵێ ئەبێ بڕۆی لە دەرەوە بیسێنی بڵێن دکتۆری باشی وای لێ نییەکەوە زۆر جارێ دکتۆرەکان لێرە دەوام بکەن، ئەبێ بیفڕین بەرەو دەربەنیخان یا بۆ سلێمانی یا بۆ کەلار. ئەمانە زۆر زەرورەکە دکتۆری 24 ساعتی لێرە دابینکەن بۆ مانوو دەوامی خۆی بکە. مەیدان تاکە ناحەیە لە هەرێمی کوردستان کە لەلایەن 3 قەزاوە ئیدارە دەدرێت، ئەمەش لە کاتێکدای لە ڕووی ئیداریەوە ناحێکە سەر بە ئیداری گەرمیانە و بەشێک لە بەڕێوەبەرایەتیەکانی وەک کارەبا سەر بە قەزای دەربەندیخانە و بەڕێوەبەرایەتی کوشت و کاڵی ناحێکەش سەر بە خانەقینە لە پارێزگای دیالە. بە گوتەی دانیشتوانی ناحێکە زۆر کات بۆ ڕایکردنی کارەکانیان نازانن سەردانی کوام لەم قەزایانە بکەن و تووشی ڕۆتی ناتێکی زۆری ئیداری دەبن لە مامەڵەکردنی کاروبارەکانی ڕۆژانەیاندا. بۆی کۆرۆناوە لەسەر جەم فترەیە کردمانەوە لەسەر جەم کوردستان قەرارێکی مرکزی لە وەزارەت ئەنجومەنی وەزیرانەوە هات داخرا و ئێستا چوار دکتۆر ئامادەیە و من تا ئێستا 5 کۆبوونەوەم لە ناو مەڵبەندەکە کردووە لەگەڵ ستافەکەیە و ئێستش بە کاک شێخ جەلالمان ڕاگەیاند کە ستافەکە ئامادەیە، تەنها فەرمانێکی وەزارەتی ئەوێ جەنابشی وعدی داوە کە کار بکات لەسەر ئەوەی ئەو فەرمانی بۆ دەرچێت و من پێشوەختش لەگەڵ کاک دکتۆر سیوانی مدیری سەحەیە چەند جارێک دانیشتنم کردووە و کۆمەڵێکم و کورتی ئینەکەش لە دابینکردنی ئیسعافوانە بۆمان دابین کردوون. ئەوەی تریشی کاک شێخ ئەمڕۆ گوێی لێگرتین و قەرارە لەگەڵ مدیر عامە کار بکات بۆ تاواکردنی ئەو کێشانش. بە حاڵەتێکی زۆر ناتەبیعین زراعە و ئەوانەمان سەر بە خانەقینە، کارەبامان بەشێکی سەر بە دەربەنیخانە و هاوسنووری لەگەڵ ئێرانە. ئێستا کاک شێخ جەلال و کە ئەچین سەردانی پاسەوانی سنوورەکەین لە بەرۆ سنوورێکی زۆرمان لەگەڵ ئێرانە هەیە، ئەبێ لەگەڵانە ئەوکار بێ بۆی خەمی ئەوە بخوا کە لە ئێرانەوە هەندێک مەشاکل دروست زیاتر لە 1000 خێزان و 43 گوند لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحی مەیدانن و تا ئێستاش بەشێکی زۆری دانیشتوانی ئەم ناوچانە بەدەستبوونی زیادەڕۆییەکی زۆر لەسەر زەویە کشت و کاڵیەکانەوە دەناڵێنن و حکوومەتی هەرێمیش تا ئێستا نەیتوانی وەک پێویست سنوورێک بۆ ئەو کارە نایاساییانە دابنێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی مەیدانی سەر بە ئیداری گەرمیان.